ئەمن یەک فرمێسکم دیت لە چاوی هەندەرەچیانەی نەورۆز ئەوە تاسیری لێ کردم ئەمە برای یەکدین شارچەتی بەستە با برابین با تەبابین با پشتی یەک بگرین کاک فاخر سڵاو لێ بێ بەخێربی عزیزی ئەمڕۆ یەکەم جاتی تێرە ئەمڕۆ نایەکەم جار نێت چەند جار دێم هەمومانجێ دوزار دێمە ئێرە بەس یەکەم جار مەدێمە یاریگای نەورۆز بەڵێ ئەو جۆش و خڕۆشە چی بوو کە کۆمەکە بۆ یانی نەورۆز دەکرد ئەمە لە چۆسە چاوی گرت بوو ئەمن یەک فرمێسکم دیت لە چاوی هەندەرەچیانەی نەورۆز ئەوە تاسیری لێ کردم ئەمە برای یەکدین شارچەتی بەستە با برابین با تەبابین با پشتی یەک بگرین با بە دەبەی پێشوازی یەکتر نەکەین مەقسەدم هەموو کوردستانە با بە چەپڵە و بەگوڵ پێشوازی یەکدی بکەین ئەمە برای یەچین ئەوڕۆ لەیانەی نەورۆزە سبەینە چێ نارە لەیانەی هەولێرە چێ نایە لە ئایدۆکە هەمومان دەبی تەوەقی هەموو شتێک بکەین پشتگیری یەکتری باشترین شتە هیوادارم هەموو پشتگیری یەکدی بن و چاوی یانەی نەورۆزی هەموو هەندەرەکانیان ماز دەکەم ئەمە برای وانین ئەوان بێ کەس نینە چەندی هاوڵاتیان پاڵپشت بوون هاوڵاتیان پاڵپشت بوون بە زۆری قسەکتان پێ بڵێم وڵی دوێنێ لە کەمپینەکە بە زۆری کوڕەفەقیر و منداڵ و عەرەبانچی و هەرچی دەدیت دەهات یعنی ئەوەی لەگەڵ من لە کەمپینەکە بە دەگیریا تعاملی وەزعەکەی نەدەکرد باوڕم پێ بکە بەنگلادشی هات بوو پاکە دی دەفرۆش هەزار ناری هێشتە ناو بەنگلادشی وڵی لەوێن دەریش دەکرد هەزار ناری هێشتە ناو کەمپینەکە یعنی لەوەی زیاتر کەس هەبووە کە بۆ وەزعیشی باش بوو بێت و هیچی دانە نابێت خەڵک هەیە زۆری لێ وەزعی باش بوو هیچی دانەدەنا لەگە ڕێزم لە هەموو لایج بەڵام خەڵکی فەقیر زیاتر عاتفەتی زیاترە وزجی پێدەستی بەس هیوادارم هەموو بەرپرسێک بینی هەموو خوا پێداوەک بینی سلێمانی پڕی ئینسانی دەوڵەمەندە هەولێر پڕی دەوڵەمەندە هەموو شارەکانی کوردستان بەتەوە هەموو هاوکاری بکەن خۆی چیان لێ نایە ئەو هەڵوێستەی هاوڵاتیانە چۆن بینی ئێستا ئەگەر هەر ئەزبەج کوردستان هەر لایەنە سیاسی کوردستان نەفرێک دانێ بێن ئەوە کاندیدا دەوڵەمەندەکان هاوکاری ئەو کاندیدە بکەن با دەرچی هەموو دەوڵەمەندەکان پارەی دەدەن بەڵام یانەچی نەورۆز لە عێراق مەشهور لە عێراق یانەچی سەرکەوتوو گوناعە یعنی غەد لە ئەوها لێ بکرێ هیوادارم هەموو یعنی چیان پێ دەکرێت لەوانەی نەورۆز بکەن دەوڵەمەندەکان و کاربەدەستەکان و کورە ئەوی بەرپرس بەڕاست چی بەیانەی نەورۆز دەڵێیت بەیانەی نەورۆز دەڵێم ئەمە براتانین ئەمە لە پشتانین ئەوەی پێمان بکرێت لە قەدەر خۆمان بۆێناون مەطعەم لێرێ لەکن یانەی نەورۆزە لە خزمەتیان داما هەر وەختەی یاریزانەکان با بچن هەموو وەختەی خزمەتیان داینە ئەوشتی لە پاڵپشتیکردنەکانە بەردەوام ئینشاڵڵا ئەم بەرنامەی خۆم هەیە تەقدیم دەکەم لەو پاڵپشتی فەقیر و شتووە بەڵام هەتا ئەوان پێویستیان بەمی ئەم پشتوانیان دەکەن خزمەتیان دا قوربانی